بەنای خوای بەخشندەی میهرەبان بە خێراتینی هەموو لایەکتان دەکەم. جود و ماندووبوونی هەموو لایەکتان بەرز نرخێنم. ئێوە هەمیشە زمان حاڵی بەڕاستی کۆمەڵگەن و ئەو چین و توێژەستەم لێکراوانن کە ڕۆژ بە ڕۆژ قەیران لە دوای قەیران بەداخەوە لە هەرێمی کوردستان سەر هەڵەدا. من دەمەوێت وەک بڕیاردە لە لیژنەی مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی و پێشێلکاریانە کە لە یەکەم ڕۆژی گربوونەوەی قوتابیاندا بەرامبەر بە قوتابیان ئەنجام درراوە بخەمە ڕوو. گربوونەوەی هەرچین و توێژێک مافێکی یاساییە تەنانەت پێویستی بە مۆڵەت نییە. خودی گربوونەوەکە چونکە زۆرینەی ئەوانەی خوێندکاران کردویانە گربوونەوە بوو لە بەردەم زانکۆی خۆی یاخود لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا. بەداخەوە هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا و ئەم مافە یاسایی خۆیان ممارسە بکەن و بە زەبری هێز بڵاویان پێکردوون. تاکە هێزێک کە ئەرکێتی ژیانی خۆپیشاندان بپارێزێ و هێزی چالاکە مەدەنیەکانە و ئەرکیشێتی مڵک و ماڵی گشتی بپارێزێ، بەڵام بەداخەوە لە هەولێر و سلێمانی و شارەکانی تری هەرێمی کوردستان هێزی جۆراوجۆر بەکارهێنراوە، وەک ئاسایش، پێشمەرگە، هەندێک هێزی بەکارهێناوە بە جلی مەدەنیەوە کە نازاندرێت ئەو هێزانە کێن و لەکوێوە هێنراون. ئەو هێزانە توندوتیژیان بەکارهێناوە وەکو نمونەی زیندوو وەکو گەنجێکی قەڵەم بەدەست کە هەمووتان بینیتان ئەو گەنجانی کە توندیجیان بەرامبەر بەکارهێنراوە نمونی وەکو ئاکات. ئەو گەنجانە گەنجانێکی قەڵەم بەدەستن، گەنجانێکی ئاشتی خوازن، هیچ شتێکیان بەدەستەوە نییە، بەڵام بە توندوتیژی مامەڵەیان لەگەڵدا کردوون، بە کێڤڵی کارەبایی، بە دار و بە سۆندە و بە گازی فرمێسک ڕێژ کە بەڕاستی لیژنەی مافی مرۆڤ بانگشتی وەزیری لایەنی پەیوەندیدار دەکات کە ئەم پرسە دەخاتە ڕووبە لە دووتێ راپۆرتێکە دوا بە دوای ئەوەی کە راپۆرتەکەم ئاراستەی لیژنەی مافی مرۆڤ کرد لە پەرلەمان و بە راپۆرتێک ئاراستەی دەستەی سەرۆکاتی دەکەم تاوەکو وەزیری پەیوەندیدار بێتە پەرلەمان و لەسەر ئەم پرسە بێتە جواب وە ڕوونکردنەوە بدات بۆ خەڵکی هەرێمی کوردستان و قوتابیان خێر لە خۆنە دیوەکان. ئەم تەجاوزەی کە بەرامبەر بە خوێندکاران کراوە، بە کێڤڵیان دراوە، بە سۆندا، بە دار، بە کارەبا، بە گازی فرمێسک ڕێژ، ئەمە بەڕاستی تەجاوز و زیادەڕۆیەکی زۆر ناساییە کە ئەو هێزانە بەرامبەر بە قوتابیان کردویانە. ئەم هێزانە بەوە شەوەنەوە ساون کە بڵاویان بە گربوونەوەکەی قوتابیان کردووە، بەڵکو لە ناو حرەمی زانکۆدا پەلاماریان داون، هەم لە سلێمانی و هەم لە هەولێری ڕاوەدی و قوتابیانیان داوە و ناوە و دوایان کەوتون و گازی فرمێسک ڕێژیان لە دژیان بەکارهێناون. هەندێک توندوتیژی زۆر خراپ بەرامبەر بە قوتابیان ئەنجام دراوە کە ئەمە دژی بنەماکانی مافی مرۆڤە، وەکو ئەو قوتابیە گەنجانەی کە بە بەرچاوی خۆتانەوە شەقیانتی هەڵدەدرا، ئازار دەدران، سوکایەتیان پێدەکرا و ئەو قوتابیە گەنجەی کە بە ناوی ئاکارەوە بوو 12 کەس لە هێزی چەکدار وە سەرباز و بە هێزی مەدەنیەوە پەلاماری دەدەن لە هەمووی قورستر و ناڕەحەتتر و وروژێنتر و ناخەژێنتر کە هەر یەکێک لە ئێمە ئەگەر ئەو کەسەی کە ئازار دەدرێ نایکە بە جگەرگۆشەکەی خۆی تەقبولی ناکە کە بە چۆنەڵی بە شێوەیەکی زۆر دڵمدانە و نامرۆڤانە شەق لەسەری هەڵدەدرێ، ئەبێ دایکێک چه هەستێکی هەبێ کات جگەرگۆشەکەی دەبینێ ئاواشکۆی خوێندکارەکەی کە لە قۆناغی زانکۆدایە ئاوا هەستی بریندار بکرۆشکۆی بشکێنرێ. هێشتنەوەی قوتابیان لە زیندانەکان بە ژمارەیەکی زۆر کە ئەگەر هەڵە نەبم ژمارەیان بە پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک و هەموو شارەکانەوە دەگاتە 300 دەستگیر کرا، ئەگەر هەڵە نەبم بەداخەوە ئێمە لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی گربوونەوەی خوێ قوتابیانەوە بە دوواداچوونی ور دەکەین لە هەموو دام و دەستگا حکومیەکان بەڕێوەبەرە لە ئاسایشی گشتی بۆ نمونە مەرکەزی شورتە و پۆلیس لە هەموو ئانە بە دوواداچوونمان کرد و ئەرقامێکی دقیقمان دەست نەکەوتووە ئەمە جێگەی نیگەرانیە کە دەبوو ئێمە ئەو داتانەمان لابێت. بێگومان وەکو خستمە ڕووتمان دوا بە دوای ئەم راپۆرتە ئێمە بانگشتی وەزیر دەکەین کە بۆی ڕوونکردنەوەدا لەسەر ئەو پێشێرکاریانەی بەرامبەر بە خوێندکار قوتابیان کراوە. مامۆستا لە ناویاندا دەستگیر کراوە، قوتابی دەستگیر کراوە، کچیان دەستگیر کردووە، لە دەستگیرکردنەکەشدا پێشێلکاری زۆریان بەرامبەر کردوون. بۆ نمونە مۆبایلەکانیان لێ وەرگرتوون، بە زۆر ئیجباریان کردوون کۆدەکانیان پێ بڵێن، کۆدەکانیان پێکردوونەوە، ئەوەی کە زۆر جێگەی نیگارانیە بە 8 سەعات جارێک حاجەی خۆیان جێبەجێ کردووە کە دەڵێم حاجە واتە بۆیان نەبووە
دەست تەنانەت دەست بە ئاوگاندنیشیان لێ قەدەغەکردوون قسەکردن دەنگ هەڵبڕین ڕادەربڕین هەموو ئەمانە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە هەموو ئەوانە ڕەت دەکەینەوە. بێگومان یەکێکی تر لەو خاڵانەی کە زۆر جێگەی نیگەرانیە کە لەناو گردوخانەکاندا پێدەچێت لە هەموو شار و شارچکەکان لە هەولێر لە دهۆک لە سلێمانی بە تایبەتی لە هەولێر و سلێمانی لە چەند شوێنێک قوتابیان دەستگیر کراون. ئێمە لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی گربوونەوەی قوتابیان لە هەولێرەوە لەگەڵ خوێندکاران دەستمان پێکرد لە بەردەمی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ هاوکارەکانمان. ئەو شەوات تا ئەو ڕۆژەکە قوتابیان دەستگیرکران تا ئێوارە لە سەرخەت بوون خۆشبەختانە بە زەختی زۆری پەرلەمانتارەکان و هاوکارەکانمان زۆربیان ئازاد کران بەڵام هەندێکیانمانەوە هەر لە سەرخەت بوون لە ئازال ئێستاش لەگەڵ هاوکارەکانمان لە سەرخەتی بەڵام ئەوە جێگەی نیگەرانیە لە شاری سلێمانی لە 4 جێگا خوێندکاران بۆ منە زیندانی کراون. ئێمە کە بە دوواداچوونمان کردووە وەکو پەرلەمانتار وەکو لیژنەی مافی مرۆڤ یا وەکو هەر پەرلەمانتارێک ئەرکێتی کە بە دوواداچوون بۆ گرفتی هەر هەوڵاتیەکە لەبەرەوە نوێنەری گەلین بەداخەوە بۆ نمونە لە شارە زوورەوە ئەدنێرن بۆ کانی گۆمە لە کانی گۆمە بۆ ئاسایشی گشتی لە ئاسایشی گشتی و بۆ ئاسایشێکی تر ئەمە چۆن ئەڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ مواتەڵە بە بابەتەکە بکەن یا جۆرێک لە قەلەقی لە دڵە ڕاوکێ بۆ کەسوکاری گیراوان قوتابیان دروست دەکات. ئێمە پەرلەمانتارێکی چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ برای بەڕێزم مامۆستا عومەر گوڵپی چەند دام و دەستگایەکی ئەمنیمان کردووە چەند بە فەرمانگەیەکمان کردووە کە هەواڵی چەند خوێندکارێک یا چەند بەندکراوێک بپرسین یا سۆراخیان بزانین بەداخەوە دوای چەندین شوێن ئەنجە هەواڵی تەواومان زانی و ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستیمە دیسانەوە دەڵێن پێشێلکردنی بنەماکانی مافی مرۆڤە ئەگەر تۆ خوێندکارێک قوتابیەک دەستگیر دەکەی بە ئاشکرا نەک بە ڕفاندن نەک بە ئازار و ئەشکەنجە نەک بە ئیهانەکردن با کەسوکاری ئاگادار بێ دایک و باوک هەبووە لە بەردەمی سزنی کانی گۆمە ئێمە وەکو خۆمان بینیومانەکە 2 ڕۆژ بۆ بە دوای چارەنووس و ونبوونی کوڕە خوێندکارەکەی داگەڕاوە چارەنووسی نادیار بۆ نەیزانیوە کە دەستگیر کراوە چییە بێگەر هێزی ئەمنی ئەمە بۆ دایک و باوکی ئاشکرا بکە یا بە ڕقم تەلەفۆنێک پەیوەندی پێوە بکە بۆ ئەوەی لە دڵە ڕاوکێ ڕزگاریان بکە ئەمە بەڕاستی جێگەی داخە ئەگەر کەسێک لە جەنگیشدا دەستگیر بکرێ پێویستە وەکو ئینسان مافەکانی پارێزراوە بێ ئازار و ئەشکەنجە نەدرێ کاتێک یەکێک دەستگیر دەکرێ بە فراندن و ئەشکەنجەدان و بە جۆرە بەسەر و نگومکردن بە هیچ شێوەیەک ئەمە بەڕاستی جێگەی قبول نییە و وەکو ئەڵێم نەیاساییە نە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤدا یەک دەگرێتەوە بۆیە بەندە بە پێویستی زانی ئەم چەند خاڵا بۆ بەڕێستان بخاتە ڕوو کە دوا بە دوای خستنە ڕووی ئەم بابەتە بۆ ڕایگشتی لە دووتوێ راپۆرتێکدا هەموو ئەو پێشالکاریانەی بەرامبەر بە قوتابیان کە مافێکی یاسایی خۆیانە دەخەمە ڕوو هەم لە لیژنەی مافی مرۆڤ هەم لە بۆ ئاراستەکردنی بۆ سەرۆکاتی پەرلەمان هەم ئاراستی حکومەتی دەکەین تاوەکو هەم وەزیری پەیوەندیدار هەم حکومەت وەڵامی هەموو ئەو پێشەلکاریانە بداتەوە کە بەرامبەر با خوێندکارە ئازیزەکانمان لە هەموو شار و شارچکەکان کراوە. هەڵستان لەسەری هەبێت ڕۆژنامە نووسانی سەرچەم خۆپیشاندانەکانە ئەوەی تەشی بەرامبەرەکەی هاوتای خۆپیشاندەرەکان ڕۆژنامە نووسانە ئەزامیەکان هیچ کەس لە ڕۆژنامە نووس ناکردەوە بەرامبەر بە خۆپیشاندەرەکەی بەرامبەر بە ڕۆژنامە نووسیش ئەکرێت ڕاستە من ئەگەر لە یادت بێ یەکەم دەستپێک دەستخۆشیم لێکردن جوود و ماندووبوونی هەموو لایەکمان بەرز نرخاندن و کۆمنت و پەیام و بەیاننامەمان هەبووە لەسەر مەسیری جەنابتان لە بەرنامەکان و لە ڕایگشتیە ڕۆڵی جەنابتانمان بەرز نرخاندووە و سەلامەتی ئێوە لای ئێمە زۆر پێوەر و گرنگ بووە هەواڵپرسیمان کردووە ئێمە چۆن ئێوە لە چوارچێوەی یاساییدا کاری خۆتان دەکەن وەکو پەرلەمانتار بەندا وەکو بڕیاردە لە لیژنەی مافی مرۆڤ دژی هەموو تونند و تیژیەکەم ئەگەر خوێندکارێک ئاراستی خۆپیشاندان تێک بدا و هەڵبکتێتە سەردام و دەستگایەکی حیزبی یا خۆت حکومی یا مڵکوماڵی گشتی و بە هەموو شێوەیەکیش ئیدانەی هەموو ئەوان ئەو هێز ئەمنیانە دەکەن کە پێشێلی مافەکانی هاوڵاتیان و قوتابیان دەکەن لە بەرامبەریشدا
قوتابیان دەبێ ئاگادار بن بەرچاوڕوون بن هەندێک کەسی هەلپەرست ئەو بابەتە ئەو قۆزێتەوە و ئاراستی خۆپیشاندانەکە دەگۆڕی پێدەچی هەندێک کاردانەوەی نەشیا بەرامبەر بەهێزی ئەم نیشکاوەی کە جێگەی تێبینیە بەڵام ئێمە وەکو ئەوەی جەنابەت کە باز لە تیمی ڕاگەیاندکارەکەین ئێمە دووبارە دووپاتی دەکەمەوە مەفروزە ئەمنیەتتان ژیانتان پارێزراو بێت لەبەر ئێوە زمان حاڵی خەڵکن و ئێوە دەتوانن ئازاری خەڵک بخەنە ڕوو ئێمە ڕۆڵمان هەبووە و بۆ ڕایگشتیش خستومانەتە ڕوو دووبارە دەستخۆشیتانەیەکی هیوای سەلامەتی هەمیشەیتان بۆ دەخوازین کارەکەتان پیرۆزە. ئێمە لە یەکەم ڕۆژی وتم سەر هەڵدانی گربوونەوەکانەوە لەسەر خەتین و لە یەکەم ڕۆژەوە بە دوواداچوونەکەین بۆ ئامادەکردنی ئەو پێشێلکاریانە بۆی بە بەڵگەوە لە لامان بن لە بە دوواداچوون داین تۆ ناکرێ ئەو ڕۆژە لە یەکەم ڕۆژی حەدەسدا هیچ معلوماتێکت نەبێ بۆ ڕایگشتی قسە بکەیت. ئێمە لە کاتێکدا کە هەتا دوێنێش من لە ئاسایشی گشتی بووم بە دوواداچوونم بە دوای کۆی کەیسەکانە کردووە ئەوانەی کە موالی 2000 ئازاد کراون هەندێکیان ماونەتەوە بەداخەوە هەندێک لە ئامێری بۆ نمونە هەم مۆبایلەکان هەم کامێرا هەمی ڕاگەیاندکارەکان هەمی خوێندکارەکان تا ئێستا دەستی بەسەراگیرا و نەگەڕێنداوەتەوە هۆکاری دواکەوتنی ئەم کۆنگرەی ئێمە ئەوە بووە کە بە دوواداچوونی ورد بکەین و عەدەدی گیراوەکانیش ئێمە ناڵم داتایەکی زۆر دقیق لە هەولێر جۆرە داتایەک بە سێ جۆر داتام وەرگرتووە لێرە بە چەند جۆر داتا وەرم گرتووە بەس ئەوەی کە کۆی گشتیە نزیکەی 300 کەسێک ئەبێتەوە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە 2000ەکان ئازاد کراون ئەوانەی تریش ئێمەوە هەر لەسەر خەتین و ئەمڕۆ ئەمەوێ بخەمە ڕوو وەزیری ناوخۆ لەگەڵ وەزیری پەروەردە هەردوو بەلیژنەی هاوبەش بەیەکەوە سەردانی هەم پارێزگار و هەم مدیری ئاسایش و دامودەستگا ئەمنی و حکومیەکان دەکەن گیانی من لێرە لە سلێمانی وەرگرتنەوەی دەرمانە ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانیش دەرچووە هیچ باڕسمی ئەوە ناڕێکە دەرمانە بۆ خوێندکارەکان ئەگەڕنەوانێ ئەتانەوێت چی لەسەر ئەم پرسە بکەن لە کاتێکە ئەمە داواکاری سەرەکی خوێندکارەکان نوتە ئەزەی ڕێکارە یاساییەکانی ئێمە ئەوە ئەزانن ئێمە لە پەیڕەوی ناخۆی پەرلەماندا دەسەڵاتەکانی ئێمە ئیشی ئێمە ئەرکی ئێمە دیاری کراوە ئێمە بە دوواداچوون چاودێریکردن گەیاندنی داواکاری و گرفتەکانی خەڵک بە یاداشت و پشتیوانی نیشاندان لەسەر شەقام و لەناو هۆڵی پەرلەمان بەرامبەر بە خوێندکاران کە ئەمە سەرەتاییترین مافی خوێندکارە لە هەموو وڵاتانی دنیا ئەمە بەڕاستی سەرەتاییترین مافەکە بۆی دەستەبەر بکرێ بۆیە ئێمە لێرە و پەیمان دەدەین بە هەموو خوێندکارە ئازیز و خۆشەویستەکان ئومێد دەکەین حکومەت بێتە سەرخەت ئەم گرفتە چارەسەر بکە ئەو بەشە ئەو بڕەپارەکەمەی کە دیاری کردو بۆ خوێندکاری کەم دەرامەت و هەتا دوایی ئەوە بڕێکی زۆر کەمە بگرە گرفتەکە قوڵتر دەکاتەوە نەک چارەسەری بکات تەمەنا دەکەین ئێمە ڕێکارە یاساییەکانی خۆمان بە یاداشت بە سەردانی لایانی پەیوەندیدار بە سەردانی وەزارەتی بۆ نمونە ناوخۆ و دارایی و خوێندنی باڵا و هەموو ئەوانەکەین تاوەکو دەگەینە نەتیجەیەک ڕێکارەکانی ئێمە ئەو ڕێکاری ئاسانی ئەگرینە بەر ئەگەر وەڵامی ژوەرنەگیری ئێمە لایانی جێبەجێکارین حکومەت دەبێ وەڵام بداتەوە باز لەوە دەکەن ئازادکردنیان کەفالەتی ملیۆنە دینار وەرگیراوە ئەمە ڕاستە و دووەم کەسەدان لەگەڵا کرد هیچ ئازار و شتەی جەستەیی دراون طبعا ئەوانەی کە ئەو بیدات کە دەستگیر کراون بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان هونەریان بەکارهێنا بۆ نمونە یەکێک لە ناو گەرمەی خۆپیشاندەرەکان بووە تەنها گوتارێکی کێشاوە شیعارێکی وتۆتەوە باسی مافی خۆی داوای مافی خۆی کردووە بە شێوێک لە شێوەکان هێناویانە وەکو فێڵک خۆیان ئەمە قسەی خۆیان نەقلەکەم بردویانە دوای بە شەق و بەزلە فران ناوەتە ناو سارەیەکەواڵێ بە 12 کەس لێیان ناوم هەر ئەوەنە هۆشم لە خۆم بووە کەیتر کاتێک چاوەکەمەوە لە شوێنێکم دەست بەسەرم یا شتێک بەسەرما پڕۆیەک بەسەرما کراوە ئازار و ئەشکەنجە کە براون ئازار و ئەشکەنجە دراون وا کاتێکیش کە تەمان ڕاپێکی سجن کراونەکو ئەو پێشێلکارانەی باسم کرد ئەی تۆ 8 سەعات نەهێڵی پێداویستەکانی خۆی جێبەجێکان نەهێڵی فزەی لێەوە بێ کۆدی مۆبایلی بە زەبر و زەنگ پێ بکەیتەوە کە لە کاتێکدا دەبێت
هەم پارێزەر ئامادە بێ بۆ کردنەوەی کۆدی ئاسایش بە پێی یاسا معلومی جەنابتانە هەم دەبێ طبعا بەڕێنمایی حاکم بێ بەڵام هیچ یەکێک لەوانە نە حاکم بڕیاری دەرکردو ئەمری پێکردوون کە کۆدەکە بکاتەوە نە پارێزەریش لێ موجود بووە ئەمە دیسانە پێشێلکاری ئینسانیەت و شکۆی ئینسانیەت و نەپاراستنی خصوصیاتە ئەبۆ شێوەیە ئیهانەیان کردوون کە کێچ بە هەستێکی ناسکی هەیە بۆ جێرە محارەبە بکرێ و هەستی بریندار بکرێ ئەوانی تریش طبعا کە وەکو ئەشکەنجەدان تا ئێستا شتێکی ئاوا بە زەقیان پێ نەوتین بەڵام لە کاتی دەست بە سەراگرتنیان دەستگیرکردنیان ئازار دراون بەڵێ و ئەوانەی کە بۆ نمونە ماونەتەوە ئەوەی ئەو برا پرسیاری کرد سەبارەت بە کەفالەت ئێمە نازانین جارێک کەفالەت هەیە بەڵێ کەسێک بۆ نمونە کە دادگایی نەکرابێ یا هەیە دادگایی دەکرێت و حاکم بڕیاری ئیفراجکردنی ئەدا ئەو کاتا بۆ نمونە تەلەفۆن بۆ کەسوکاری دەکات بە ئەو بڕەپارەیان بە ئێمە نەوت لە ئاسایش بەداخەوە کە دوێنێ هەواڵم پرسی تەلەفۆن بۆ کەسوکار دەکەن بە کەفالەت یەکێک ببێ بە کەفیلی ئازا دەکرێت بەڵام ئەو 24 کەسەی کە ئێمە لە هەولێر لەسەر خەت بووین خۆشبەختانە ئەوانە کەفالەت وشتیان پێویست نەبوو هیچ تعاودێکیشیان پێ بڕەکردوون زیندانەکانی ئاسایشون یا لای پۆلیس و ڕۆژیان چۆنەوە تاشەنەوە چاودێری وەردی ئەو سکاڵانە دەکەن کە دادگاکانە تۆمار دەکەن خەڵکارانی دەستکاڵایان دەستکاریان سکاڵایان. بەڵێ ئێستا بارەت بە ئەوانەی کە ئێستا تاسە لە سزن بەداخەوێمە چەند جار هەنگاومانە بە دوایدا ڕۆژی پشوو بەسەر هات ڕۆژانی هەینی و شەمە کە ئیتر ئوتڵەیە کە بە هیچ شێوەیەک بە زابط خەفەریش لەوێ سەلاحەت و دەسەڵاتی نییە کە هیچ زادرایەک ببیندرێت تاوەکو لەسەر و خۆیەوە بۆ نمونە موافقە لەسەر و خۆی وەرنەگیرێ بەداخەوە ئێمە ئەوانەمان حاصڵ نەکرد لە نزیکەوە ئەوانەی ناو زیندانمان نەبینین لە طبعا ئێمە ناڵێم پێ چوونەتەکانی گۆمە بەحساب لای پۆلیسن بەشێکیان لە ئاسایشی گشتین بەڵام لە بەدواداچوونەکانی ئێمە ئەوانەی لە کانی گۆمن بەدواداچوونی وردمان کرد بارودۆخیان ئاساییە بەڵام سجن هەر سزنەوە هەر ناڕەحەتە سجن بۆ نمونە دەوامی لێزەوت بکرێ توانەکانی کب بکرێتەوە ئازادیەکانی لێزەوت بکرێت بە قەڵم کە هیچ جەرە روزیانێکی داوای مافی خۆی بکە هێشتا ئەو بەڕاستی پێشارکاری زۆری بەرامبەر بە مافەکانی خودی خۆی بکرێ ئەمە خۆی لە خۆیدا هەر ئازار و ئەشکەنجەیە بەداخەوە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە لە نزیکەوە هیچ یەکێک لەو سزنانە لە کاتێک لە سزن بوون ئەو چەند ڕۆژە ئوتڵی بەسەرهاتووە ببینین دوێنێش کە من ڕۆیشتوم بە دوواداچوونم بۆ هەندێک کەیس کردووە وا ئێمە وەڵامی ئێمادا گوایە نێردراون بۆ محکەمە ئەمڕۆ دادگایی ئەکرێن و ڕۆژێکی ترکە هاتنەوە ئاسایی و ئەتوانن بیان بین بەڵام خۆشبەختانەوەی کە جێگەی دڵخۆشی ئەمڕۆ ئەو دوو لیژنە هاو بەشە هاتوون و چۆن ئەڵێ بە تێر و تەسەلی بە دوواداچوونەکەن و هەم عەدەدی بریندارەکان و هەم کۆی گیراوەکانە خەنە ڕوو ومێ دەکەین کە عەدەدێکی زۆر زۆر کەم نابێت. شوێنە بە پیشاندانەکان و سەربازی لێیان بووە ئێوە لە ڕاپۆرتەکەی خۆتان هێشتان بۆ دەرکەوتووە ئەو هێزانی کە بەکار هاتوون بۆ تەقدیمی بە پیشاندەران هێزەکان زۆر بوو چەکێکیان بەکارهێناوە ئەمریکان بەکارهێناوە یعنی ناو شارەکانە بۆ نمونە هەمەری گەورە دەبینین چەکێک قورسە بینین بەمان بۆ ئێوە وەکو لیژنەی مافی مرۆڤ هیچ پامێکی لێکردنەوە ئەگەر ئاماری ئەو چەک و هێزە سەربازیانەش لابێت کە بەکار هاتوون لە هەولێر سلێمانی. بەڵێ ئێمە ئەو هێزانەی کە بەکار هاتوون طبعا ئەوان سەر لەبەری ئەو چەکانە کە بۆ نمونە کوشندن ڕەتەکەنەوە کە بە دوواداچوونمان کردووە تەنە گازی فرمێسک ڕێژ لەگەڵ بۆ نمونە کێڤڵ و ئەو بابەتە کاربایە و سۆندە و ئەمانە بەکار هاتووە لەگەڵ داری ئەو دارێکە بە بەردەوامی پۆلیس بۆ خەڵکی بەکارهێنێت ئەوانە هەبووە بەڵام ئەو چەکانەی تر ڕەت کراونەوە بەڵام ئەوە خۆی لە خۆیدا هێمایەکی مەترسیدارە کە لە بەردەمی زانکۆیە کە شکاندنی حرەمی زانکۆیە کە بەڕاستی کە کاتێک هێزی ئەمنی داخڵی ناو زانکۆ دەبێ و حرەمی زانکۆ دەشکێنێ و پەلاماری دەدا و ئازاری دەدامە خۆی ئەمە بەڕاستی دیسانە و شکاندنێکی ترە ئەمە خۆی لە خۆیدا وا نیشان دەدام وەکو هەڕەشەیەک وەکو زەبری هێز وەکو چیمان بیرەخاتە دیکتاتۆرێتی ڕژێمی بەعسی ڕابردوومان بیردەخاتەوە بۆیە تەمەنا دەکەین بە زووترین کات دەوامی زانکۆ پەیمانگاکان دەست پێ بکاتەوە ئەو وەزع هێوە ببێتەوە حکومەت بێتە سەرخەت ئەو داواکاریە کەمەی کە خوێندکاران
کردن ئەگەر پارێزگای دهۆک هەولێر سلێمانی هەموو شار و شارۆچکەکان داواکاری و دەرماڵە بۆ ئەوان سەرفکە داواکاریەکان جێبەجێ بکە 8 ملیارەکە ئەگەر بۆ سنووری سلێمانیش بێ 3 ملیار و نیوەکە ئەمە توێچوویەکی زۆر کەمە بۆ بەڕاستی بۆ خوێندکاران بەچاو ئەو هەموو داهاتەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بوونی هەیە بەشێک قوتابیان دەڵێن بەشێک لە هێزانیەکان پاسپۆرتەکان بەناو خۆپشاندەرە ئەوش بیانی دوو کەس بینی نابوو ئەگەر انسان بێت ئەبێ ئەو هێزە ئەمیانە شماڵەیەکیان لەگەڵا پێ لە ڕووی یاسایی پێشەکاری بەرامبەری ئەوەش کراوە دەڵێ زیندانەکان ڕێگە نەدراوە ئەمە زیندانیەکان ینی قسە لەسەر ئەمە بە لەسەر قسەکەی سەرۆکی حکومەت کە وتی دەی شوێنی دنیا نەبووە کە دابی دەرماڵەی پێ بدرێت ئەوەی یەکەمە دەفوو ئەوەی کە تاقە کراوە سەبارەت بە تەقەکردەکەیمە بە دوواداچوونمان کردووە دوێنێش من لەسەر خەدمم لەگەڵ لایانی پەیوەندیدار و هێزی ئەمنی و لەگەڵ تەنانەت مدیری ئاسایش قسەم کردووە ئەڵێ ئێمە هیچ کاتێک لەگەڵ ئەو تونند و تیژیە نەبووین لەگەڵ ئەو بارگرژیە نەبووین و ئێمە یاسا با سەروەربێ ئەیاندەینە دادگا و دەبێ بە سزای خۆیان بگەێندن سەبارەت بەوەی کە ڕێگری لە ئێمە کرا بە لە هیچ شوێنێکی دنیا نابێ پەرلەمانتار بۆ هیچ دام و دەستگایەکی حکمی گوێی بڕێ لێ بگیرێ بەداخەوە ئێمە کە لەوێ لە بەردەمی سزنەکانە لە کانی گۆمە و لە ئاسایش و لە هەر شوێنێک بۆن منە هەندێک فلتەر هەبوو تاوەکو پێدا تێپەڕین و گەیشتین بە ئامانجی خۆمان زۆر ناڕەحەت بوو بێ هاوڵاتێکی قوربەسەر کە لە بەردەمی سزنی کانی گۆمە دایک و باوک بە ئەو پەڕی حزن و بێتاقەتی ئۆستا بێ چنا مرۆڤایەتیەک بێ سەبارەت جگەلەوەی کە ڕێگریمان لێکرا هەر لە شاری هەولێر لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا هێزە ئەمنیەکان ڕێگریان لە ئێمە کرد تەنانەت بەندا لەگەڵ ڕووپاخان و مامەساورامان ئەویان پێوتین ئەمری گرتنمان پێیە دەبێت دەستگیرتان بکەین ئێمە ژوتمان لە پێناو قوتی خوێندکاران لە پێناو مافی خوێندکاران ئامادەین فەرمۆ دەستمان و کە لە بچەمە بکەنە دەستمان ئێمە پشتیوانی مافی ڕەوای خوێندکاران دەکەین لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لەی شوێنێک دنیا تابی نەبوو شوێنە سەبارەت بەو لێدوانەی بەڕێز سەرۆکی حکومەت زۆر جێگەی نیگەرانی بۆ ئەوە کۆمەڵێک بەڕاستی باسی بە دوای خۆی داهێنا لە بەدواداچوونەکانی ئێمە لە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەر ئەو باوکە سەرمایەدار بێ تاجر بێ حەت حاڵەتێکی دارایی هەبێ قوتی ئەم خوێندکارە مافی ئەم خوێندکارە دەرماڵی ئەم خوێندکارە دیاری کراوە و ئەو پارەیە لە وڵاتانی دەوروبەر و دراوسێش دەخرێتە سەر ڕقم حسابی ئەم خوێندکارە جگە لە پێداویستیەکانی تر بۆیە زۆربەی بۆ نمونە ڕۆژنامەنووسەکان و زۆربەی کاربەدەستەکان و زۆربەی کەسە سیاسیەکان ڕەتی ئەو قسەیان کردەوە وەڵامی سەرۆکی حکومەتیان داوە کە لە هەموو وڵاتانی دنیا زۆربەی وڵاتانی دنیا کە خوێندکار مافی پارێزراوە هەموو مانگێک لە 24 مانگدا بڕێک پارە کە دەچێتە سەر ڕقم حسابی ئەو خوێندکارە بەداخەوە کە نەدەبوو ئەو پەیامە ئەوەندەی تر بێ هیوایی لە لای خوێندکارەکان و قوتابیان دروست کرد ئەوەندەی تر بەڕاستی لە بێەوەی کارێک بکەن بەر بە لێشاوی کۆچی گەنجان بگیرێ ئەوەندەی تر گەنجانی وڵاتمان بێ هیوا دەکرێت ئێوە چ کارێکی جدی و کردارەتی ئەکەن نەک تەنها بە بەیاننامە چونکە ماشەڵڵا بەیاننامە زۆر بەڵام کارێکی جدی چی ئەگەن بۆ ئەوەی کەلوپەلی ڕۆژنامەنووسان هەیە وەک کامێرا سویچی ئۆتۆمبیل مۆبایل کە شتێکی زۆر شەخصیت وەرگیرا و تاسە نەدراوەتەوە بە ڕۆژنامەنووسان و بە خۆپیشاندەرانیش چ کارێکی جدی ئەەکەن بۆی بەجددی بکات ئەو کەسەلەوە بە پێ ئەو یاداشتانی کە بۆ ئێمە هاتووە لەسەر مۆبایل لەسەر کامێرا لەسەر ئەو سویچی سیارە و هەندێک تایبەتبەندی قوتابیان وەکووتم تەنها قوتابی دەستگیر نەکراوە پێی دەچێت مامۆستای پشتیوانی دەربڕی بێ فەرمانبەرێک پشتیوانی دەربڕی بێ کاسبکارێک پشتیوانی دەربڕی بێ بە جۆرێک لە جۆرەکان دەستگیر کراوە بۆیە بەندە لەگەڵ هاوکارم مامۆستا عومەر گوڵپی بە دوواداچوونمان کە سەبارەت بە گێڕانەوە ئامێنە خۆم دوێنێ بە شخصی چوومە تا ئاسایشی گشتی قسم لەگەڵ لایانی پەیوەندیدار و مدیری ئاسایشدا کردووە کە پێویستە ئەو پێداویستیانە بۆ ئەم گەنجانە بگێڕدرێتەوە لە وەڵام داوتی بە زووترین کات هەم کامێرەکان هەم مۆبایلەکان کە نەدەبوو دەستی بەسەرا بگیرێ دەگێڕینەوە وا ئەگەر زانیمان هەر بە جۆرێک لە جۆرەکان ئەو پێداویستیانە نەگەڕێنرا بۆ خاوەنەکانیان ئێمە وەکو لێژنە هەڵوێستێکی ترمانە بێت زۆر سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ بەخێر بێت